سەلام، ئەم کاتتان باش ئازیزان، بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. هیوادارم هەمووتان زۆر باش بن. لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی بەشی ڕیدینگ ئەکەین لە تاقیکردنەوەی ئایڵس. ئەم بەشە چەند جۆرە پرسیارێکی جیاوازی لێ دێتەوە، بەڵام لە ڤیدیۆی ئەمڕۆم تەنها نموونەی 2 جۆر پرسیار هەلەکەین، ئەوانیش true false not given لەگەڵ yes no not given. ئەم 2 جۆرە زۆر لە یەکەوە نزیکن، بەڵام لە ڕاستیدا هەردووکیان زۆر لە یەکەوە جیاوازن. قوتابی ئەبێ جێی کاتەوە کە پرسیار باسی true false not given ئەکات مانای چییە و کاتێک yes no not given ماناکەی چییە. بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ تەنها جۆرەکانی تری پرسیاری بەشی ڕیدینگ باس دەکەین، لەبەرەوەی من ئەمەوێ هەر جۆرە پرسیارێک لە بەشی ڕیدینگ ڤیدیۆیەکی تایبەتی بۆ بکەم و نموونەی لەسەر حەلکەین بۆ ئەوەی لەلاتان ئاسان بێ کە چوونە تاقیکردنەوەی ئایڵس بزانن ئەو پرسیاری کێتەوە بۆتان، هەر سیرتان کرد و داواکاریەکانتان بینی یەکسەر بزانن کام جۆرە پرسیارەیە و چیەوێت و چۆن دەست پێ بکەی پرسیارەکەشی بکەیتەوە. بۆیە لەگەڵم بن با دەست پێ بکەین بەوانەی یەکەم. هاوڕێن، لە تاقیکردنەوەی ئایڵس لە بەشی ڕیدینگ یەک کاتژمێرت هەیە بۆ وەڵامدانەوەی 3 بڕگە. هەر بڕگەیەک پێکاتۆ لە پارچە نووسراوێک کە تۆ وەڵامەکانت وەڵامی ئەو پرسیارانە ئەو 40 پرسیاری کە دراوە بە تۆ لەناو ئەو نووسینە دەرەهێنی، لەناو ئەو 3 پارچە نووسینە دەرەهێنی. لێرە کات زۆر گرنگە، بۆیە ئەبێ بزانی چۆن کاتەکەت دابەشەکەی، چۆن ئەو یەک کاتژمێرە دابەشەکەی بەسەر پرسیاری ئەو 3 بڕگەیە. با ئێمە بین بزانین هەر بڕگەیەک، هەر پارچە نووسینێک، پارچە نووسینی یەکەم و دووەم و سێم، هەر دانەیەکیان چەند کاتی بۆ دانین و کامەی لە هەمویان گرنگترە. هاوڕێن، بڕگەی یەکەم پرسیارەکانی ئاسانترە، 15 خولەکی بۆ دانن. بڕگەی دووەم قورسترە لە بڕگەی یەکەم، 20 خولەکی بۆ دانن و بڕگەی سێم پرسیارەکانی قورسترینە، 25 خولەکی بۆ دانن. و بیرتان نەچێت کاتژمێرێکی دەستی لەگەڵ خۆتان ببەن بۆی کات بگرنەوە، چکە دیسانی لێمەوە کات زۆر گرنگە. هاوڕێن، با بزانین چەند جۆرە پرسیار و چەند جۆرە شێوەی پرسیارمان هەیە لە بەشی ڕیدینگ. بە شێوەیەکی گشتی 6 جۆرە، یاخود true false not given یان yes no not given، یا جۆری سێ multiple choice یان جۆری چوارەم matching the headlines، جۆری پێنجەم short answer questions، and شەشەم all types of gap fill sentences summaries diagrams. ئەنجا ئێمە چیەکەین؟ با بین چەند نموونەیەک لە جۆری یەکەم و دووەم شیکار بکەین. ئەو 4 جۆرەی تر بۆ ڤیدیۆکانی ترم دامناوە بۆ ئەوەی لێتان تێک نەچێت، چونکە بەڕاستی هەندێکیان تۆزێ تووشی سەر لێ شێواندنتەکەن. ئەمڕۆ تەنها جۆری یەکەم و دووەم باس دەکەین. ئەنجا هاوڕێیان، با چەند خاڵێکی گرنگتان پێ بڵێم لەسەر ئەم جۆرە پرسیارە. یەکەم، بە شێوەیەکی گشتی پرسیاری true false not given لە پرسیارەکانی بڕگەی یەکەم و دووەمن و پرسیاری yes no not given لە بڕگەی سێمە، بۆ لەبەر ئەوەی پرسیاری yes no not given قورسترە لە پرسیاری true false not given. با بزانین ئەم دوانە جیاوازی چییە. لە پرسیاری true false not given true واتە زانیاریەکە لە پارچە نووسراوەکە هەیە. بۆ نمونە لە دەقی نووسراوەکە لە شوێنێک نووسراوە قوتابیەکە تەمەنی 15 ساڵە، لە پرسیارەکە پێت ئەڵێ قوتابیەکە کە تەمەنی 15 ساڵە لە شاری هەولێر ئەژی. ئەو کاتە پێت ئەڵێ ئەم دەستەواژەیە ڕاستەیاننا، تۆ ئەڵێ ڕاستە، بۆ چکە لە دەقەکە نووسرا بوو قوتابیەکە تەمەنی 15 ساڵە. بەڵام ئەگەر هاتوو لە پرسیارەکە نووسرا بوو قوتابیەکەی کە لە هەولێر ئەژی تەمەنی 16 ساڵە، لێرە فۆڵزدا، ینی هەڵەیە، لەبەر ئەوەی تۆ لە دەقەکەت نووسراوە 15 ساڵە، ئەمە زانیاریەکی پێداوی کە پێچوانی ئەو زانیاریە کە لە نووسینەکە هەیە، ئەو کاتە ئەیکەیتە فۆڵز. و ئەگەر هاتوو بۆ نمونە نووسیبووی قوتابیەکە کە تەمەنی 15 ساڵە لە شاری هەولێر ئەژی یەکەمی سەر پۆلەکەیەتی، ئەمە لە پرسیارەکە ئاوا نووسراوە، بەڵام تۆ سیرەکەی لە دەقەکە هیچ ئاماژە بەوە نەکراوە کە قوتابیەکە یەکەمی سەر پۆلەکەیەتی، دووەمی سەر پۆلەکەیەتی، ئەو زانیاریە زیایەیە. هەر کاتێ زانیاری زیایەت بینی و لە دەقەکە نەتدۆزیەوە، ئەوە بە دڵنیاییەوە not given دانێ، یعنی ئاماژەی پێ نەکراوە.
بەڵام لە پرسیاری yes no not given جیاوازترە. جیاوازەکەی چییە؟ yes و no واتە زانیاری پرسیارەکە لەگەڵ بیرۆڕای نووسەر ئەگونجێت یاخود نۆ زانیاری پرسیارەکە لەگەڵ بیرۆڕای نووسەر ناگونجێت. واتە ئەو دەقە نووسینەی کە داوای yes و no not givenەکە شێوەی پرسیارەکە yes و no not givenە دەقە نووسینەکە باس لە بیرۆڕای کابرایەک ئەکات لەسەر بابەتێکی گشتی بۆ نمونە. هەردوو جۆرەکە true false not given لەگەڵ yes no not given هەردووکیان بە شێوەی پارافرێزیەنەوە واتە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ وەڵامەکە لە دەقە نووسینەکە هەیە. بەڵام لە true false not given ئاسانتر ئەیدۆزیتەوە چونکە ئاماژەی پێکراوە و ینی چۆن بڵێ ئەگە بە ناڕاستەو خۆش بێ ئاسانترە ینی ئەیدۆزیتەوە وشەکان تۆزێ ئاسانترن. بەڵام لە yes no not given بۆیە ئەخرێتە بڕگەی سێیەم ئەخرێتە پاراگرافی سێم لەبەرەوەی قورسە تۆ نازانی بیرۆڕای نووسەرەکە چییە لەوانەیە 5-6 دێر شتی نووسی بێت و هەر ئاماژەی نەکرد بێ بیرۆڕای لەسەر ئەو بابەتە چیە یاخود ئەو بابەتەی پێڕاستیان پێی هەڵەیە. بۆیە yes no not given ڕاهێنانێکی زۆری ئەوێ. بەڵام زۆربەی جار ئەوەی من سەیرم کرد بێت زۆربەی جار پرسیارەکان true false not given یانەوە. بەڵام ئیتر خۆت و بەختە خۆتان و بەختان لەوانەیە تاقیکردنەوەی ئێوە ئەیکەن yes no not given بێت. ئینجا ئێستا من یەم چەند پرسیارێک هەلەکەم بۆتان لەسەر هەردوو جۆرەکە. ئینجا هاوڕێیان لێرە ئێستا نموونەیەکمان هەیە ئەتوانی ڤیدیۆکەم ڕاگری هەڵبی خۆت پرسیارەکە شیکار بکەیت و دوایی بەراوردی وەڵامەکەت لەگەڵ وەڵامە ڕاستەکە بکەیت. من یەم چیەکەم سەرەتا پرسیارەکە ئەخوێنمەوە ئەڵێ ئایا ئەم ڕستەیە true false not given ڕاستە هەڵەیە یان نەدراوە. سەرەتا بابی خوێنینەوە بزانین ئەڵێ چی. In 1887 H.M. Ashkey had the fastest barrel producing machine that existed at the time. یعنی ئەم خاوەن کۆمپانیایە کە ناوی H.M. Ashkeyە لە ساڵی 1887 ئامێرەکەی خێراترین ئامێر بوو لە دروستکردنی بۆتڵ. ئەنجا من یەم چیەکەم ئەچم لە پرسیارەکە بە دوای وەڵامی ئەم پرسیارە ئەگەڕم لە نووسینەکە. نووسینەکە چییە؟ ئەڵێ from 1887 onwards glass making developed from traditional mouth blowing to a semi-automatic process. ئەمە تەنها ساڵەکە وەکویەکە ئەوانەی تر ئێمە پێویستیمان پێ نییە. خۆی لە پرسیارەکانی ڕیدینگ زانیاریەکی زۆرت ئەیاتێ بۆی سرت لێ بشێوێ کە تۆ هیچ پێویستیت بۆ زانیاریە نیە. ئینجا After factory owner H.M. Ashkey introduced a machine capable of producing 200 barrel per hour in Castleford. پێویستیمان پێ نییە پرسیارەکە داوای نەکردووە چەند لە کاتژمێرێک چەند با بڵێ بۆتڵ دروستەکە پێویستیمان بەوە نییە. شوێنەکە پێویستیمان پێ نییە. دوای ئەوەیە ئەڵێکی more than 3 times quicker than any previous production method. ئەڵێ ئەو کاتە ئامێرەکەی ئاشکی 3 جار خێراتر بوو لە هەر ئامێرێکی دروستکردنی بۆتڵ لەو کاتە کەواتە کە پرسیارەکە ئەڵێ ئامێرەکەی ئاشکی بۆ دروستکردنی بۆتڵ خێراترین ئامێر بووە لێرەش ئەڵێ لەو کاتە 3 جار خێراتر بوو لە هەر ئامێرێک کاتە لێرە ئەزانین وەڵامەکە چییە؟ ڕاستە it's true بەڵێ ئامێرەکەی خێراترین ئامێری دروستکردنی بۆتڵ بووە. ئەنجایم سەیری نموونەی دووەمەکەم ئەتوانن دیسان ڤیدیۆکە ڕاگرن هەڵبن خۆتان شیکاری بکەن و بزانن وەڵامەکەتان ڕاستە یان نە. پرسیارەکە ئەخوێنمەوە. It is more expensive to produce recycled glass than to manufacture new glass. واتە تێچووی بەرهەمهێنانی شوشەی دووبارە بەکارهاتوو گرانترە. more expensive گرانترە لە تێچووی بەرهەمهێنانی شوشەی تازە. یەم سەیری نووسینەکەکەم بزانم ئەم ڕستەیە ڕاستە هەڵەیە یاخود نەدراوە. As less energy is needed to melt
recycled glass than to melt down raw materials. This also saves fuel and production costs. واتە چی؟ وزەیەکی کەمتر پێویستە بۆ توانەوەی شوشەی دووبارە بەکارهاتوو لە توانەوەی شوشەی تازە دروستکراو لە مادەی خاو. ئەمەش دەبێتە هۆی سوتەمەنی کەمتر و تێچووی کەمتر. کەواتە لێرە زانیاری ڕستەی پرسیارەکە پێچەوانی نووسینەکەیە کە دەڵێت تێچۆکە زیاترە، خۆی تێچۆکە کەمترە. ئەگەر سەیری بکەین لێرە ئەڵێ more expensive، بەرهەمهێنانی شوشەی دووبارە بەکارهاتوو گرانترە، بەڵام لە نووسینەکەڵێ نەخێر هەرزانترە. کەواتە وەڵامەکەی چی هەیە ئەم پرسیارە؟ false. چونکە زانیاری ڕستەکە پێچەوانەی ئەو زانیاریەیە کە لە نووسینەکە دراوە. بۆ نموونەی سێیەم یەم سەیری پرسیارەکەکەم بزانم ئەڵێ چی. Nowadays, most glass is produced by large international manufacturers. واتە لە ئێستادا nowadays یعنی لە ئێستا. most یعنی زۆربەی زۆر ئاگاداری ئەو جۆرە وشانە بن. most many few all ئەوانە لە مانای ڕستەکە ئەگۆڕن بۆیە بێ ئاگادار بی. ئەڵێ چی؟ ئەڵێ لە ئێستادا زۆربەی زۆری کارگەی دروستکردنی شوشە بیانین، واتە دروستکردنی شوشە لەلایەن کارگە و کۆمپانیا بیانەکانەوە دروستەکرێ یاخود بەرهەمەهێنرێ. ئەچم ئەمەوێت دڵنیا بمەوە ئەم پرسیارە بزانم ڕاستە هەڵەیە یان ئاماژەی پێ نەکراوە. چمە نووسینەکە سەیری پاراگرافەکە ئەکەم. نووسراوە modern glass plants are capable of making millions of glass containers a day in many different colors, with green, brown and clear remaining the most popular. لێرە ئەڵێ چی؟ ئەڵێ ئێستا کارگەی دروستکردنی شوشە ئەتوانن چەندەها دەفری شوشەیی دروست بکەن لە ڕەنگی جیاواز وەک سەوز و قاوەیی و دەفری بێڕەنگ کە بەناوبانگترین جۆرە. سەیری ئەم دوو زانیاریە بکە. ئەوەی خوێندمەوە لە هیچ بەشێکی ڕستەکە نەنووسرا بوو ئایا کارگەی بیانی یاخود کارگەی لۆکەڵی دەفری شوشەی دروستەکەن یان نە. کەواتە ئەم زانیاریە ئاماژەی پێ نەکراوە. نازانین ئەو کارگەیی دەفری شوشەی ڕەنگا و ڕەنگ دروستەکە کە قاوەی و سەوز و بێڕەنگە کارگەیەکی خۆماڵیە یاخود کارگەیەکی بیانیە. لێرە وەڵامەکە ئەبێتە چی؟ ئەبێتە not given، یعنی ئاماژەی پێ نەکراوە، شتێکە نایدۆزیتەوە. لە کاتی تاقیکردنەوەکەش ئەگەر چەند جارێک بەسەر دێڕەکاندا گەڕایت ئەو زانیاریەی ویستت بە هیچ جۆرێک ئاماژەی پێ نەکرابوو نەدرابوو ئەو زۆر خۆت هیلاکمەکە کاتی پێمەکوژە یەکسەر not given دانێ. ئەم جارەیە سەیری نموونەی پرسیاری yes no not givenەکەی. پرسیارەکە خوێنمەوە. Attitudes toward bilingualism have changed in recent years. Bilingualism واتە ئەو کەسەی دوو زمان ئەزانێ. Attitudes لێرە بەمانەی ئۆپینیۆنیەت. مەبەستی چییە؟ لەم ساڵانەی دوایی بیر و ڕایەکان لەسەر زانینی دوو زمان گۆڕاوە. بابزانین ئایا ئەم ڕستەیە لەگەڵ بیر و ڕای نووسەری نووسراوەکە یاخود نووسەری پاراگرافەکە یاخود پاسەجەکە هەمان شتە یاخودنا ئەگونجێ یان ناگونجێ. ئەچینە سەر پرسیارەکە ببورن ئەچینە سەر پاراگرافەکە یاخود پاسەجەکە بزانین ئەڵێ چی. In the past, bilingual or multilingual children were considered to be at a disadvantage compared to with their monolingual peers. Over the past few decades, however, technological advances have allowed researchers to look more deeply at how bilingualism interacts with and changes the cognitive and neurological systems, thereby identifying several clear benefits of being bilingual. In the past, peshter, bilingual or multilingual children were considered to be at disadvantage compared to their monolingual peers. واتاچی ئەڵێ لە پێشوو ئەو مناڵانەی کە دوو زمانیە خود زیاتر لە دوو زمانیان ئەزانی با بڵێ بیرۆڕایەکی چۆن بڵێ نەرێنیان لەسەر بووە و پێشتر خەڵکویان زانیوە ئەمە شتێکە زیان بە مناڵ ئەگەێنێ کە مناڵ دوو زمانیان خود زیاتر بزانێ کە بەراوردیان کردوون لەگەڵ هاوڕێکانیان کە تەنها یەک زمانیان زانی و ئەمە پێشتر بیرڕایەکە وا بووە. ئەنجا ئەڵێ چی؟
ئەڵێ دوای ئەوە over the past few decades, however, technological advances have allowed researchers to look more deeply. واتە لەم ساڵانەی پێشوو باڵێ خوێندنی زیاتر لەسەر ئەم بابەتە کرا. ئەنجە لێرە زۆر بە دوور و درێژی کۆمەڕستەی یاوە کە هیچ پەیوەندی یعنی هیچ پێویستیمان پێ نییە. لە کۆتایی ڕستەکە یاخود لە کۆتایی نووسینەکە ئەڵێکی thereby identifying several clear benefits of being bilingual. مەبەستی چییە لێرە؟ ئەڵێ پێشووتر بیرڕای زۆر نەرێنی لەسەر فێربوونی دوو زمانیان زیاتر هەبووە و پێیان باش بۆ مناڵ تەنها یەک زمان بزانێ. بەڵام ئێستا بیر و ڕاوپەیر و بۆچوونەکان جیاوازە لەسەر بابەتی زانینی دوو زمانیا زیاتر لەبەر ئەوەی ڕیسێرچێکی زۆر کرا بۆیان دەرکەوت ئەوانەی دوو زمانیان زیاترە زانن سوودمەند دەبن لە بری ئەوەی کە زیانیان پێ بگەێنێ. کەواتە ئێستا خەڵک ئەزانێ کە فێربوونی زمان سوودێکی زۆری هەیە. ئەنجا ئێمەین سەیری پرسیارەکە ئەکەینەوە کە نووسراوە attitudes toward bilingualism have changed in recent year. کەواتە وەڵامی ئەم پرسیارە چییە؟ بەڵێ یاخود yes. بیر و ڕایەکان لەم چەند ساڵی ڕابردوو لەسەر فێربوونی زیاتر لە زمانێک گۆڕاوە. ئەنجایم نموونەیەکی تروەرەگرم لەسەر هەمان جۆری پرسیاری yes no or not given. پرسیارەکە خوێنمەوە bilingual people consistently name images faster than monolingual people. واتە ئەو کەسانەی کە دوو زمان ئەزانن consistently واتە always یاخود هەمیشە بە بەردەوامی ئەتوانن ناوی وێنەکان بڵێن خێراتر لەو کەسانەی کە تەنها یەک زمان ئەزانن. ئەمێ دڵنیا بمەوە ئایا ئەم ڕستەیە وایە وانییە یان ئاماژەی پێ نەکراوە. ئەچم ڕستەکە خوێنمەوە یاخود پاسەجەکە خوێنمەوە کە نووسراوە for instance knowing more than one language can cause speakers to name pictures more slowly and can increase tip of the tongue states where you can almost but not quite bring a word to mind. لێرە ئەڵێ چی؟ لە نووسینەکە ئەڵێ ئەو کەسانەی کە زیاتر لە زمانێک ئەزانن خێرانین لە ناوهێنانی وێنەکان. یاخود ئەڵێ چی؟ ئەڵێ can cause speakers to name pictures more slowly یعنی لەسەر خۆن. کەواتە ئەگەڕێنەوە سەر پرسیارەکە لە پرسیارەکە ئەڵێن ئەمانە زۆر بەخێرە ناوی وێنەیەکیان بیتە ناوەکەی ئەڵێن زۆر بەخێرایی. لێرە هەردوو زانیاریەکە پێچەوانەی یەکترین کەواتە وەڵامی ئەم پرسیارە نۆ لەبەر ئەوەی زانیاری ڕستەی پرسیارەکە لەگەڵ پاراگرافەکە زانیاری پاراگرافەکە یەک ناگرێتەوە پێچوانەی یەکترین. اینجا با دوان نمونە وەرگرین. ئەڵێ چی؟ Bilingual people are better than monolingual people at guessing correctly what words are before they are finished. واتە ئەو کەسەی دوو زمان ئەزانێ زۆر باشترن لە پێشبینیکردنی وشەکان تەنها بە زانینی یەک دوو پیتی سەرەتا. من ئەچم پاسەجەکە خوێنمەوە پاراگرافەکە خوێنەوە بزانم شتێکی وان نووسراوە یاننا ئاماژەی پێکراوە یاننا. ئەڵێ when we hear a word, we don't hear the entire word all at once. The sounds arrive in sequential order. Long before the words is finished, the brain's language system begins to guess what the word might be. If you hear can, you will likely activate the words like candy and candle as well, at least during the earlier stages of word recognition. For bilingual people, this activation is not limited to a single language. Auditory input activates corresponding words regardless of the language to which they belong. لێرە ئەڵێ ئەو کەسانەی دوو زمانە زانن لە پێشبینیکردنی وشەکان تەنها یەک زمانیە زمانەکانی تریش ئەگرێتەوە. واتە ئەگەر کەسێ دوو زمان بزانێ پێشبینیکردنی وشەکان لە مێشکی ئەو سیستەمەکە بۆ هەردوو زمانەکە وەکو یەکە. بەڵام لێرە بە هیچ جۆرە باسی ئەوەی نەکردووە ئەو کەسەی دوو زمانە زانێ خێراتر و باشتر پێشبینی وشەکانەکە لەو کەسەی کە یەک زمانە زانێ. بە هیچ جۆرە زانیاریەکی وا لەم نووسینە دوور و درێژە نەدراوە. بۆیە لێرە ئەزانین کە وەڵامەکەمان not given.
لێرە هاوڕێیان هاتمە کۆتایی وانەی یەکەم لەسەر بەشی ڕیدینگ هەتا وانەیەکی تر خواتان لەگەڵ. سەبسکرایبشتان بیر نەچێ. سەبسکرایب خواتان لەگەڵ.